ڕێکەوتنی هەردوو سەرۆک وەزیران مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها سوودانی سەرۆک وەزیرانی عێراق دەربارەی موچە و شایستەدارایەکانی خەڵکی کوردستان کە بینیمان لە ماوەی مانگێکدا دوو موچە بۆ موچەخۆران و هەروەها تەواوی ئەوانەی کە شایستەی داراییان هەیە سەرف بکرێ. ئەمە هەنگاوێکی گرنگ بوو بە ئاراستەی سەرەتای کردنەوەی ئەو گرێچێرانە کە لە نێوان هەرێم و بەغدادا هەیە بۆ چارەسەری تەواوی کێشەکان. ئەمڕۆژ هاوپەیمانی ئیدارەی دەوڵات کۆبوونەوەیکی گرنگی ئەنجامدا بۆ یەکەم جاریش بە ئامادەبوونی نەشروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان. ئەمانە چەندین بابەتی گرنگن، ئێمە میوانێکمان هەیە لەگەڵ ئەودا قسەی زیاتری لەبارەوە دەکەین و کە تا چەند ئەم هەنگاوانە دەبنە هۆی ڕەوانەوەی ئەو تەمەی کە ئێستا تەمی کردووە بە سەرپەیوەندیەکانی عێراق و هەرێمی کوردستان و دەبێتە دەست پێشخەریەک بۆ چارەسەری تەواوی کێشەکان. میوانەکەمان زۆر بەڕێز محمود حەیانی سیاسەتمەدار و سەرکردە لە هاوپەیمانی فەتح کەڕاستە و خۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز حەیانی شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با لە کۆبوونەوەکەی ئیدارەی دەوڵەتەوە دەست پێ بکەین. گرنگی کۆبوونەوەکەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کە بۆ یەکەم جار بە بەشداری سەرۆکی هەرێم نێچیروان بارزانی ئەنجامدرا، گرنگیەکەی لە چیدایە؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە ئێوە و بینەرانی کوردستان 24. زۆر سپاس بۆ ئێوە و لە سڵاو لە خەڵکی ئێمە لە هەرێمی کوردستان و ڕەمەزانتان پیرۆز بێت. ئینشاءالله بەم زوانە جەژنی ڕەمەزانیشتان پیرۆز بێت. ڕۆژانی ڕەمەزان ڕۆژانی جەژن ڕۆژانێکن خەڵک پێویستی بەم زۆرە شادیە، پێویستی بە خەرجکردنە، پێویستی بە موچەیە، پێویستی بە پارە هەیە و پێم وایە گفتوگۆ لەم ڕۆژانەدا دەرەنجامیان هەبوو و توانیان بە ئەنجامێکی باش بگەن و هاتنی بەڕێز نێچیروان بارزانی و باماشەوە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی دوو کەسایەتی زۆر گرنگن، ئامادەیەکی سیاسی بەهێزیان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان و گفتوگۆکردن و چارەسەرکردنی ئەو بابەتانە، چونکە ئەمە تەنیا بە گفتوگۆ چارەسەر دەکرێت نەک بە شێوەزەکانی دیکە. بۆ تەواوی چینەکانی عێراق گرنگە و هەرێم و عێراق هەردووکیان پشت بە نەوت دەبەستن بە نمونە و لە داهاتەکانی نەوت ئابووری عێراق بامان شێوە یاخود داهاتی تاکی عێراقی پشت دەبەستێت بە پیشەکەی خۆی بە موچەکەی خۆی و ئەو موچەیە سەرچاوی بژێویەتی و موچەی چاودێری کۆمەڵایەتی کە شتێکی کەمن، بەڵام هەموو ئەمانە بەیەکەوە دەکرێت ئەوە بڵێن کە کێشە هەبوون. کێشەکەش بەهۆی نەناردنی بودجەوی بووە لەلایەن بانکی فیدراڵی ئەمریکی یاخود دۆلاری عێراق و سەدانی بانکە عێراقەکان بووەتە هۆکاری ئەوەی کە سیولە کەم ببێتەوە. ئەمەش کاریگەری لەسەر تەواوی عێراق دروست بوو بە تایبەتی پارەی کاشتە عێراق. بۆیە ئەمڕۆ گفتوگۆ هاوپەیمانی ئیدارەی دەوڵات گفتوگۆکانی و کۆبوونەوەکانی بە ئامادەبوونی بەڕێز نێچیروان بارزانی و ئامادەبوونی پارتی دیموکراتی کوردستان کە بەشێکە لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵات هەردووکیان گفتوگۆیەکی سیاسیان کردووە، ڕێکەوتنیشیان هەیە. زۆر باشە بڕێ حەیانی، بۆ خۆشت ئاماژەت پێدا، ینی ڕێکەوتنی هەردوو سەرۆک وەزیران مەسرور بارزانی لەگەڵ محەممەد شیا سوودانی دەربارەی موچە و شایستە داراییەکانی خەڵکی کوردستان و ڕێکەوتنیان تا چەند ئەم ڕێکەوتنە پێویستیان بە پشتیوانی لایەنە سیاسیەکانی عێراقەیە بە دیاریکراویش ئەوانەی لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتدا بەشدارن.
يعني الجميع متفق على تسليم همولا كوكل السر أو كنادني باش بودزا وموسى فرمانبران كرد بيت ياخد عرب بيت لهر شوينك بيت أركي حكومته وتشون كما فرمانبري حكومته وتسلسلة هرمي كردستان بيت ياخد سر بحكومتي فيدرالي بيت سر بهر بارزقايك بيت دوازار فرمانبري دولته وأركل السر دولتيش كموسكي معنقانا دابش بكات أما شتاكني تو بيكيد بمنات أما أركي أو لانانية بلا ما ويرود داد بريتيا لوي كبريكوتين هي لنيوان سيستم دارية كان وهروها سيستمي بريو بردني دولات وهروها أو سيستمي كبروسي خارج كردني بارا ريك دخات سونك وكو دزانان موسى ياخد بودزا بشوية كي قشتي بيش بنود دبستيت راستا بودزا عراق نزيكي 200 تريليون دينار ياخد 200 مليار دولار بلام عراق امباريي لبردستنيه بلکه نو دفروشتو پارکه وردگرید باید تبینی دکیتاکو استاج بودجه 2023 وەکو بودجەی و بەرهێنانی پرۆژە تاکو ئێستا هیچی لێ خەرج نەکراوە بەڵکو بە پێچەوانەوە هەمووی پشتی بەچ بەستووە پشتی بەو پارەیە بەستووە کە دێت بۆ لایەنە و دابەشی دەکەن بۆ موچە چونکە ئەو پارەیە ڕێک پارەی ئەو نەوتەنیە کە دەبێت بۆ عراق بێت و عراق بتوانێت پارەکە بۆ بەرهێنانیش دابش بکە ئەمە ناکۆکیەکی یاساییە نەک فشاری سیاسی بێت بۆ سەر هەرێمی کوردستان ڕەنگە هەندێک لایەن هەبن بیانەوێت ئەم بارودۆخە بقۆزنەوە و دەستکەوت و دەستبێخن و فشار لەسەر هەرێمی کوردستان دروست بکەن و ئەوە بەدەستبێنن کە لە ڕووی حزبی خۆیانەوە دەیانەوێت نەک لە ڕووی سیاسیەوە تەنیا قۆسنەوەی بارودۆخەکەی ئەگەرنا هەموو هێزە سیاسەکان لەسەر ئەوە کۆکن کە موچەی هەرێمی کوردستان ناردنی بە شەبوجەی هەرێمی کوردستان بابەتێکی یاسایی و پێویستە بە یاسایی بنێدرێت ئەمڕۆ سەرۆکوەزیرانی عراق بۆ نمونە ناتوانێت لە پارەی خۆی یاخود لە پارەی دەوڵەت خەرج بکات چونکە پێویستە ئەو بەشەیە وەکو خۆی بنێدرێت کێشەکە یاخود حاڵەکە لە چیدا بوو لە سەرەتای خەرجکردنی پارەکەدا بوو کە پارەکە لە پرۆژێ و بەرهێنان خەرج کرا لە کاتێکدا دەبووایە ئەم پارەیە تەنیا بۆ موچە بووایە سەرۆکوەزیرانی عراق ڕووی لەوە کرد ئەو کاتە قرض بکات لە هەندێک بانک وەکو ڕافدەین و ڕەشید بە هەمان شێوە بانکی TBI بۆ ئەوەی موچەکە وەکو قرض ڕابکێشێت و بیدات بە پارەی موچە دوای ئەوەی ئەو پارەیە لە ڕێژەی سەدا 12 بەشەبوجەی هەرێمی کوردستان ببڕت دەرێت لە کاتێکدا ئەو پارەیە دەبێت بە لە ئەمریکاوە بێت بە زۆرەوە دێت بە شێوەی کاژوێت و ئەو کاتە عراق بەشی بکەن بابەت بۆیە ئەم کورتێنانش دروست بوو باشە بڕێحەیانی بەڕێی ئێوە ینی ئایا چارەسەرکردن و سفرکردنەوەی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا دوجار لە بەرژەوەندی سەقامگیری هەموو عێراقدا نییە لە هەموو ڕوویەکەوە من مەبەستمە بەدڵنیاییەوە سەقامگیری هەرێمی کوردستان سەقامگیری عراق و سەقامگیری هەموو لەیەکە لە هەموو پارچەیەکی وڵات شتێکی نەرێنی ڕوودەت کاریگەر لەسەر هەموو ئەوانە دیکەی هەیە ڕاستیەکەی ئێمە وەکو یەک جەستە واین ئەگەر بە دروستی قسە بکەین هەر بەشێکی جەستە زیانی پێ بگات یاخود بەشێکی جەستە نەخۆش ببێت کاریگەر لەسەر تەواوی جەستە دەبێت بۆیە ئەمە بەڕاستی هەژمار دەکرێت و خاڵێکە لە بەرژەوەندی بەڕێز مەسعود بارزانی و نێچیروان بارزانی هەر کاتێک کە کێشە دروست دەبێت لە نێوان هەردوو حکوومەت یەکێک لەو دوو کەسایەتیە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان بە شێوازێکی دیبلۆماسی و سیاسی دەچنە بەغدا و مافی خۆیان بەدەست دێن ئەوە بەدەست دێن کە دەیانەوێت ئەمە هونەرێکی سیاسی پیشەگەرانەیە پێویستە هەموو سیاسەکان بەم شێوەیە بنەئامەیە شێوازی سیاست و مامەڵەکردن و نەهێشتنی قەیرانەکان شێوازەکە ڕێک بەم شێوەیە تۆ دەبێ بزانیت کاتێک تۆ بەرامبەرت هەیە یاخود کێشەیەک هەیە لەگەڵ حکوومەت لەگەڵ لایەنێک دەچیت قسەی لەگەڵ دەکەیت گفتوگۆ دەکەیت ناکرێت تۆ زۆرێک لە تووڕەبوون بنوێنی ئەوش بە هەمان شێوە بێت گفتوگۆ نەمێنێت دوازار ئەوەی زەرمەند دەبێت تەنیا ئەو هاوڵاتیانن کە بژێویان دیاریکراوە و پشت بە موچە و چاودێری کۆمەڵایەتی دەبەخشن چونکە 2000 موچەش بازار دەزوڵێنێت و بەشێکە لە سیستەمی ئابووری لە تەواوی بوارەکان بواری کەرتی تایبەت و کەرتی گشتی و ئەوەی پەیوەندی بە حکوومەتەوە هەیە ئەوش پەیوەندی بە حکوومەتەوە نییە بۆ ئەمان هەمویان چەندکی ئابوورین پەیوەندیان بە موچەیە وە هەیە و مایەی خۆشگوزەرانین بۆ تەواوی کۆمەلگای عراقی و بارێمی کوردستان شەوە بۆی ئەمڕۆ ئەگەر بێت و کێشەیەک لە بەسەر ڕووبدا چۆن کاریگەر لەسەر ئەم عراقی بە هەمان شێوەش ئەگەر لە هەولێر ڕووبدا کاریگەر لەسەر
هەموو عراقی و کاریگەری نەرێنی لەسەر خودی حکوومەتی فیدرالی هەیە چونکە ئێمە هەمومان بە گوێرەی دەستور لە یەک شوێن دەژین هەموو سەرچاوە سامانەکانمان هاوبەشین بە گوێرەی دەستور. زۆر باشە زۆر بەڕێز محمود حەیانی سیاسەتمەدار و سەرکردە لە هاوپەیمانی فتح زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان گەلێک سپاس شەوتان باش.